من ڕەنجا عوسمان مەجید تەمەنم 30 ساڵە خەڵکی دەرەوەی شارم شارە زورم بەس لێرە ئەمێنمە و لێرە ئیشەکەم بۆ 6 ساڵەچێ ئیشی بۆ نەکەم کاتی خۆی ڕەنگە لە توێکڵی دارەوە بوو بێت لە گوڵێک بوو بێ کردوێتی بە یەخەی خۆیان یان لە کوردەواری خۆمان ناسمڵ و یەخەک و ئەو بابەتانە بەکار هاتووە بەپێی ئەو سەردەمەی کە بوونی نەبووە لە وڵاتی ئێمە و ئێستاش بۆن وەکو هەموو وڵاتانی جیاواز لە وڵاتی ئێمە بوونی هەیە و ئەم شێوازش شێوازێکی تا ڕادەیەک نوێ لە وڵاتی خۆمانە ڕاستە یانی دیێڕە چۆنان ینی خەڵکی زەبۆن نەهێتی بۆ مادەخاوە بەهێتی دەستگەوتیمانە کردمانە نبوونێکی وەکو کریت ئیتر هەرزانەکەی $310 $280 هەتا $1000 هەیە هەمان ئەو بۆنەی کە لە مارکەکە هەیە بەم شێوازە هەیە و دروست ئەکرێت بە شێوەیەکی زۆر سعرێکی زۆر مناسبیشە هەر بۆنێک خۆی حەسی ئەماش پێکاتی ئەمە لە خوێنی ئاسک دروست ئەکرێت بۆنێکە بۆ سەر پێست دروست بەکارهێنرێت شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە ئەمە ئێستا ڕەنگە زۆر خەڵک ئاشنای ئەمە نەبێت بەڵام ئەمە یەکێکە لەو بۆنانەی کە لای خۆمان تازەیە بەدەر لە بۆنەکە ئەمە وەکو کرێمێک بەکارهێنرێت دروست خەڵکی زەبۆن نەهێتی بۆ مادەخاوە بەهێتی دەستگەوتیمانە کردمانە بە حەدەدا یەکەی فەرقی هەیە